خۆپشاندان لەوێ بەردەوام بوو، هەندێک گەرژی دروست بوو، تەقە بیسترا پەیامێرمان ئاماژەی بۆدا لە کەلار تەقە بیسترا بۆ زانیاری زیاتر هەروەها قسەکردن لەسەر خۆپشاندانەکەی کەلار. دەچمە لای بەهمەن عەبدوڵڵا لێپسراوی ناوچەی پارتی دیموکراتی کوردستان لە کەلارەوە لەگەڵماندایە. سڵاوت لێبێ کاک بەهمەن، قسەی ئێوە لەسەر خۆپشاندانەکانی ئەمڕۆی کەلار. سەرەتا سپاس، بەداخەوە سەعات 3:10 ئێمە لە لیژنەی ناوچەی خۆمان دانیشت بووین. دیارە لیژنەی ناوچەی ئێمە پێشەوەی بارەگاکەمان کە چەند تابقێکە هەموو شوشەیە هاتینە ژوورە و دەرگاکانمان لە خۆمان داخست، بەداخەوە تۆمەڵێک گەنجی زۆر و لە بەداخەوە بە عادی لایەنەکانی تر هاتنە سەر ئێمە و بەردبارانیان کردین. تا ئێستەش ئەوە گوێتان لێ بەردەتەکەن دەدەن لە شوشەکان دەشکێنن. ئێمە هەر هیچ کاردانەوەیەکمان نەبوو تاوەکو ئەوان هاتنە سەر ناو بارەگاکەی ئێمە پێیان خستە ناو بارەگاکە، ئێمە بەبەرد و بۆ کەس کردیانمانە دەرەوە. بەداخەوە ئەوان هێزە ئەمنیەکان نەیانتوانی هیچ بەرگریەک بکەن تاوەکو هەموو بارەگاکەی ئێمەیان تێک و پێنجتەگانە یەکە. ئێمە خۆمان پریانەکەوتین، خۆمان و بارەگاکەشمان نەسووتێنرا. تەنها تا ئێستا 5 کەسمان لێ بریندارە، دانەیەکی بە فیشەکە چواری بەبەر لێ درراوە، بەدەمانچە تەقەمان لێکرێ. خەڵکێکی زۆر هاتوۆتە سەرمان، خەڵکەکەیش هەموو هیلایەنەکانن بەڕاستی کەسی. کاک بەهمەن، بۆ نەتوانرا ئەم ڕووداوە کۆنتڕۆڵ بکرێت لەلایەن هێزە ئەمنیەکان؟ من لە سەعات من بۆ معلوماتان بڵێم و خەڵکی کوردستان شەمە بزانێ، من لە سەعات 3 پەیوەندیم کردە هێزە ئەمنیەکانەوە لە ڕێگەی لەقی 22 کە خۆپشاندانەکە بەرەو لای ئێمە دێ. بەداخەوە تا ئەوان هاتنە لای ئێمە، ئەوان کۆمەڵک چالاکی مەدەنیان هێنا بوو، بەس تەنها شوشەیەکیان داوەتە بەرچاوی خۆیان بەرد نەدالیان. ئەگینا کاتێک کە ئەوان حاشاماتەکەن لە 4 لەوە هجومیان بۆ ئێمە کردمان، 1 لایەن گرتبوو، لە 3 لای ترەوە هات بۆ ئێمە نەیانتوانی. بەچی هێرشکرایە سەر بارەگاکانتان؟ کاکە بەدەمانچە هێرشیان کردووە و هەروەها بە بەردیش هەموو شوشەکان و هەموو بینای ناوچیان تێکدا و 5 کادرمان تا ئێستا بریندارە، یەکێکیان برینەکەی خەتەرە و ئێستا لە مەسەر. تەقە کراوە لە بارەگاکانی ئێوە کاک بەهمەن؟ بەڵێ تەقە کراوە، بارەگاکەمان کردووە، یەکێک لە بریندارەکان. پاسەوانی بارەگاکانتان تەقەیان کردووە لە خۆپشاندەران؟ نەخێر، بەڵام ئاسایشەکانی گەرمیان ئەوانەی کە هاتمون بە بەرگریکردن ئێمە لە ئەخیرەوە فریاکەوتن، تەقەیان بەسەر خۆپشاندانان کرد بۆی بڵاو بکەن، بەڵام بەداخەوە هەر بڵاوە ناکەنەوە تا لە نزیکن و لە نزیکترین کاتچە بەردەتەقێنن و جەنابی خایمقام خۆی لێرەیە دەبینێ. بەچی بریندار بوون کاک بەمن؟ بریندارەکانی ئێمە وەگوتن چواریان بە بەرد بریندار بۆ یەکێکیشان بە فیشەک. بەڵێ، لە ئێستادا ئەو دوو بارەگایی ئێوە لە کەلار کەسی تێدایە؟ ئێوە لەکوێن ئێستا؟ بەڵێ ئێمە ئێستا لە ناو بارەگاکەی خۆمانین، بەڵام ئەمەوێ لە ڕێگەی NRTەوە پەیامێک بە خەڵکی ئەو منتەقەیە بگەێنم ئەگەر بینێنن ئێوە. بەڵێ فەرموو. ئێمە من تەنها ئەوەندە بە خەڵکی گەرمیان ئەڵێم، باش بە بیریانە ساڵی 2007 لە ڕێگەی لقی 22 گەرمیانەوە مەلا سەعید هاتە لای ئێمە، ئیدارەی گەرمیانمان کرد بە ئیدارێکی سەربەخۆ، و هەر لە ڕێگەی لقی 22 گەرمیانەوە ئێمە لەگەڵ مەلا سەعید هاوکار بووین لەگەڵ حزبەکان بۆی نێچیروان بەرزانی 400 ملیۆن دۆلاری هێناوە لەم شارە سەرفی کردووە. ئێمە لەم شارە دەسەڵاتی پۆلیسێکمان نییە، ئێمە لەم شارە مدیری مەدرسەیەکمان نییە، ئێمە لەم شارە هیچ دەسەڵاتێکمان نییە جگە لە ئاڵاکەمان، و تەنها حزبێکی مەدەنین لەم ناوچێ، نە چەکدارمان هەیە، نە هیچ هێزێکمان هەیە، و نە ئەوەیشی هیچ دەستگایەک بەدەستمانەوە بێکە ئێمە بەش دەربین لە گەندەڵێ و خەڵکە دێتە سەرمان. پەیامێکشم بۆ خەڵکی بێلایانی ئەم شارە، مەلاکانی ئاینی لە کوێنێ ئێستا، تکایان لێکم بایتر خوێنی خەڵ نەڕێژێ، تکایان لێکم ئەو گەنجانە ساردکەنەوە، گەنجی لایەنەکانن هەمویان دەناسین و ئەیزانین لە کوێوە عازیان پێ دەدرێ. بۆیە داوا لە خەڵکی گەرمیان دەکەم بێن بکەونە ئەم بینە با خەڵک خوێنی نەڕێژێ بە ناحەق. تا ئێستا هیچ نەبووە، کەس نەکوژراوە، بەڵام بریندارمان هەیە. ئێمە تکایان لێکم بێن داوا لە لایەنگرەکانی پارتیشەکەم بێن حاجزێکی ئەمنی دروستکەن. پەیامیشم بۆ مەکتەبی سیاسی پارتی ئەوەیە، ڕوونکردنەوەیەک دەرکەن، ئێوە بێنە سەر خەت، ئەگەر بڕیارتان داوە ئێمە لەمرێ بکوژێن، ئێمە ئامادەین بکوژێن، بەڵام ناکرێ پارتی تا ئێستا بێدەنگ بێ لە ڕانیە و قڵاتزیەوە هەتا گەرمیان بارەگاکانمان شکێنرا، کادرەکانمان بریندار دەکرێت، فریای خۆمان نەکەوتین لە بان ناو بارەگاکانمان هەمومان دەکوژاین، بارەگاکەیان دەسووتان بەسەرمانە. لە بەیانی سەعات 9 هەتا 12 لقیان داوەتە بەربەرد و وێرانیان کردووە لە سەعات 3ەوە تا ئێستا بەردەوامن دێنە سەر ئێمە. هیچ کەسێک نییە لێرە دیفاع لە ئێمە بکە، بۆ بەداخەوە کە پارتیش و مەکتەبی سیاسی پارتیش تا ئێستا بێدەنگن نایەنە سەر هێڵ، داوایان لێ یەکەم لە ڕێگەی کەناڵەکەیەوە بێنە سەر هێڵ و حەلێکی ئەو مەوزوعە بکەن، چکە هیچ ڕەبتی بە ئێمەوە نییە. ئاخر پەیامیشم بۆ خەڵکی گەرمیان بەبیریان بێ لە کابینەی 5 نەبووایە و نێچیروان بەرزانی نەبووە، ئەم شارە جادەی دووسایەتی تیا نەبوو، ئەم شارە مەدرسەیەکی جوانی تیا نەبوو،
پەیامی ئێوە بۆ لایەنە سیاسەکانی کەلار چییە کاک بەهمەن؟ بڵێ پەیامی ئێوە بۆ لایەنە سیاسەکان لە کەلار لە ئیداری گەردان سیاسەکان ئەوەیە ئێمە هیچ دەسەڵاتێکمان نییە خۆیان باش لە ئێمە باشتر ئەزانن داوایان لێکەین دۆست و لایەنگرەکانی خۆیان لەناو خۆ پیشاندانە بکێشنەوە ئەمە خەڵکی تا ڕێژێ خەڵکی بێتاوان با خوێنی نەڕێژێ ئەو خەڵکانێک کە لە ئێمە خەڵکی سڤیلن یەکێکمان خەتەرە لە مستەشفێ خەیکە دەمرێ و پێنجی تریشمان بریندارە هاتوونەتە ناو بارەگاکانمان ئێمە هیچ هەڵوێستێکمان نەبوو نەچوونەتە دەرەوە. بەڵێ کاک بەهمەن سپاس دەکەین سپاس بۆ بەهمەن عەبدوڵڵا لێپسراوی ناوچەی پارتی دیموکراتی کوردستان لە